من ناسرم ناوە خەڵک ئەوەی میانام حدود 10 ساڵە خەریک ئەم کارمە ئەو وەختە لە خەزورەشمە فێر بووم ئەم کارە خەزورەم حدود 50 ساڵم کاریە کردی وەڵام من لە ئەوڵ و وڵاغاریم کرد حدود 10 ساڵ وڵاغاریم کرد دوای 10 ساڵە کە خەزورەم کاریە کرد وتی زمسانێ بوو وتی بێرە لای من کار کات چوومە لای ئەو حدود 3 مانگە 4 مانگە کارم کرد ئیتر خۆم چووم دوکانم دانیە ئەم کارە مەوادەکانی یەک نەوە نەو لەو شارەی لەو خۆمانەچینەی تێرین بینمێنیش هەر تێرن بۆمان ئەو وەختە شەلە گڵێمە پەتووە پەشمە ئیتر پەشم بێ یا پەشم پەزوشتە بێ فەرق ناکە هەرچیە بێ یا کابێ ئێمە لەوانەی استفادەکەین وەڵای ئێمە زوو کارمانە کرد بۆ ئاوایەکان و فرێتە چوون ئاوایەکان وڵاخی زۆری تیا و قاتر و کەر و ئەلەوانە زۆر بوو ئێستا ئاوایەکان گشتی خۆتان نەزانن بووەسە متر و ماشین و تراکتۆر ئا بۆ جۆرە بەو هێنە لە وەسایلەکانیان تێرن و ئەیسا ئێمەش کارمان بووەسە ئەمە فقط بۆ مەرزەکانە مەرزەکانیش ئەوە نەماوە فقط مەرز هەورامانە ئەویش کەمە بووەسۆ ئیتر بەخاترەوە ئێمەش کارمان فرەکەمە بووەسۆ ئەم کۆپانە فرەتر لە منتەق ئەوەڵ لە منتەقەی هەورامانە دروست بووە ئیتر ئێمەش کەم کەم خەڵک ئەم منتەقەیشە فێر بووە ئێستا دروستیەکەین ئەم کۆپانە فرەتر بۆ باروشتە بەکار ئەبرێت بەخاتر ئەوە کەمتر وڵاغ زەخمارەکات بۆ وڵاغ ڕەحەتترە فقط منتەقەی بازە منتەقەی کۆپان مێخەکی کۆپان قنجەکە دروستەکەن ئەو هەم کاری پێەکەن هەم بۆ کارە هەم بۆ باروشتەی لێنن هەم بۆ سواری ڕەحەتتر بێکەمێ ئەو وەختە ئەو بە پوش و پوشگەنم بە پوشگەنم درۆسەوێت ناوەکەی کولەن پوشگەنمە فقط ئەم هەم نەوگە هەم پەشمە هەم پەتوش بەکارەوەین هەر لەو جۆرە شتێ لە ئەم درۆسەوێت ئەویش زووتر درۆسەوێت ئەو ڕۆژی کۆپانی درۆسەوێت ئەم سێ چوار ڕۆژەواتە توی لێ کێشێت ئەم کۆپانە ئەمەیە هین بەرەوە ئەنیشێتە بان مل وڵاخ ئەمە گردەنەی پێژن ئەمانیشە باڵینەی پێژنمانە باڵینە ئەمە لە تەرەف بەرەوە ئەنیشێتە بان شان وڵاغ بان مل وڵاغ ئەمیشە لە دواوە ئەنیشێتە بان کەفەڵ وڵاغ ئەمیشە شیرازەی پێژن ئەمە ئینە سوورە ئەمە شیرازەی پێژن ئامانیشە لە دواوە کڵۆگیری پێژن کڵۆگیر بەخاتر ئەوە ئەو چاڵە هەز ئەو چاڵە بەخاتر ئەوەسە کڵۆگ وڵاغ تۆزێ بەرزە ئەو چاڵە نایەڵێ زەخمار بێت ئەو وەختە ئەویشە لێنۆ ژێرسک و بەرەک و پاڵۆیش ئەمەسە لە دواوە ئەمە تیرەز ئەم تیرە ئێمە پەشمی تێەکەین پەشمەکە چوون نەرمە وڵاغ کەمتر ئەگرێت وڵاغ ناگرێت ئیتر ئەم بینیشە ئەم بینە بەخاتر ئەوەسە پشت وڵاغ تۆزێ بەرزە ئەنیشە ئەچێتە ئەم بینە ئەو وەختام قایش و شیرچە بەخاترەوە گردیمانە چون ڕێگە سەر و خوارە و سەر و ژوورە ئاتوچووەکە ئەو کۆپانە وڵاخەکە نەکاتە زەخم بەخاترەوە نەرم بێ بەخاترەوە نەرم و سافەیتر وڵاغ ناکا بە زەخمەمەیە